ماوەی 3 ساڵە پرۆژە یاسایەک کە تایبەتە بە باشکردنی ژیانی پێشمەرگەدەرینەکان چارەنووسی نادیارە. کۆبوونەوەیەکی بەرفراوان لە شاری سلێمانی بۆ قسەکردن لەسەر ئەم پرۆژەیە بەڕێوە چوو. پێشمەرگەدێرینەکانی سەرجەم حیزبەکان ئەوانەی خەباتی شاخیان هەبووە دژ بە ڕژێمی بەعز لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون. بەرپرسی دەستگای شەهیدان و پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵ دەڵێت پێویستە بە زووترین کات ئەو یاسایە لە پەرلەمان پەسەند بکرێت تا ئەوانەی مستەحەقن جیا بکرێنەوە لەوانەی دیکە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە بە باشی دەزانین بە پێویست و گرنگی دەزانین سەبارەت بە پێشمەرگەدێرینەکان ئەوەیە کە بەڕاستی بە زووترین کات لە پەرلەمانی هەرێمی کوردستان یاسایەک بە پێی کۆمەڵێک پێوەر و یاسا و ڕێسا سەبارەت بە پێشمەرگەدێرینەکان دەربکرێ بۆ ئەوەی یعنی هەم پێشمەرگەدێرینەکان لێکتر جیا و هەڵاوێر بکرێن واتە ئەوانەی کە مستەحەق و شایەن و بە حەقی خۆیان پێشمەرگەن ینی تەواو مافی خۆیان پێ بدرێ و ئەوانەی کە بەو ناوەشنین یا پێشمەرگە نەبووینە ئەوانەش دیار بن. بە هەر حاڵ ینی یاسایەکە دەتوانی شایستە یا ئیمتیازاتەکانی پێشمەرگە دابین بکاتن چونکە بە حەقەت مەلەفی پێشمەرگەش ینی وەکو مەلەفەکانی تر تێکەڵ کراوە و گەندەڵیشی تێدایە خەڵکەیە ینی شەهید نییە بە شەهید نووسراوە پێشمەرگەی دێری نییە بە پێشمەرگەی دێری نووسراوە کەم ئەندام نییە بە کەم ئەندام نووسراوە. سەرۆکی کۆمەڵەی پێشمەرگەدێرینەکان دەڵێت بەشێک لە حیزبەکان پارە و نەوت و داهاتی ناوخۆ چاویانی کوێر کردووە و ژیانی خۆیان لە قیمەی خۆشیدایە و ئەوانەشیان فەرامۆش کردووە کە کاتی خۆی کوردستانیان ڕزگار کرد. سەکرداتی سیاسی کوردیش هەرێکە لە دۆڵێکە هیچ تەباییەکیانتیانە ئێمە داوامان لێکردن چاو لە ئێمە بکەن بەساب ئەو سەکرداتی سیاسەن تەجروبەیان هەیە دیپلۆماتیکار بوون چوو بۆ هەردەران کۆڕ و کۆبوونەوەیان بینیوە مەجەلەسیان بینیوە بینیوە بەڵام ئێمە لەوان زیاتر دڵسۆزین بە بیلەتەکەمان دڵسۆزین بە نەتەوەکەمان ئەوە تا ئێمە یەکمان گرتووە هەموو پێشمەرگەکانی حیزبەکان بە پارسی و بە یەکێتی و بە سۆشالیست و زەحمەتکێشان و گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هەموو حیزبەکان ئێمە زەحمەتکێشان هەموو یەکمان گرتووە. ئەی سەکرداتی سیاسی ئەو خەتەرە ئەبینن ئێمە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق سەردانی هەموو حیزبەکانمان کرد مەترب سیاسەکە و سکرتێرەکانیان پێشوازیان لێکردین ئەمما تەرەکرد ئەم مۆزوعە وتان ڕاستەکەن بەخوا بەڵام بەداخەوە ڕاستکردن چییە بەخساڵێ بەڵێ وایە ئێوە ڕاستەکەن ئەبێ وا بکەین بەڵام نایکەن ئێسش دیسان ئەوە خەتەرەکە زۆر گەورەتر بووەتەوە لەوە زیاترە ئەمانە بەشێکیان حرمەتمێ بۆ بەش دووریان بەڵام بەشێکیان پارەوەی نەوت و داهاتی ئەو ڕاتە و ئەوانە چاوی کردوون گوێی کڕکردوون نابیسن لە ئاسی حقیقەتەکان ڕاستیەکانە هیچ گوێ نادەنێ و کە ئەنەما هەر لەگەڵ ئەوان نەبووە چونکە خۆیان ژیانیان مسۆگەرە مناڵەکانیان لە دەرەوە vێلایان هەیە لە دەرەوە قەرتوریان هەیە پارەیان هەیە لە بانکەکانی سویستا شوێنەکانی لەبەرەوە گوێ نادەنێ. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت پشتیوانی تەواوی پرۆژە یاساکە دەکەن چونکە مافی ئیمتیازاتی پێشمەرگەدێرینەکانی تێدا بەرجەستە کراوە و لە پەرلەمانی کوردستان کار لەسەر ئەم پرۆژە یاسایە دەکەن. ئەمن بەڕاستی وەکو خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو فراکسیۆنیش لێرە بەڵێن دەدەین کە پشتیوانی پشتگیری ئەم پرۆژەیە دەکەین بە پرۆژەیەکی باشی دەزانین و هەوڵیش دەدەین ئەو لۆبیە کە پێویستە بۆ ئەوەی ئەم پرۆژەیە لە پەرلەمانی کوردستان بخرێتە بەرنامەی کار و دەنگی لەسەر بدرێت ئێمە ئەم هەوڵەش دەدەین و بە حەقیشی دەزانین و بە مافێکی پێشمەرگەدێرینەکانی دەزانین. ئەم پێم وایە دەبێت پێشمەرگەش ڕۆڵی هەبێت لە گۆڕانکاری لە چاکسازیدا چونکە بەڕاستی ئەو ڕۆحەی چاکسازی و گۆڕانکاری کە لە پێشمەرگە بەتایبەتی لە پێشمەرگەی دێریندا هەیە ئەمن ئومێدی زۆرم پێ هەیە کە ئینشاءڵڵا بتوانرێ چاکسازی و گۆڕانکاری بە ئاراستەی چەسپاندنی دادپەروەری و خزمەتکردن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێنێتە دی. حکومەت تا ئێستا بە بیانی و قەیرانی داراییەوە پرۆژەکەی ڕاگرتووە لە کاتێکدا کۆمەڵی پێشمەرگەدێرینەکان دەڵێن قەیرانی دارایی پاساوێکی یاسایی نییە ئەوان لەوە زیاتر قبوڵی ناکەن یاری بە چارەنووس و گوزەرانیان بکرێت و مافەکانیان زەوت بکرێت پێویستە لە ماوەیەکی کەمدا پرۆژە یاساکە پەسەند بکرێت. ڕامێر عوسمان کەناڵی پەیام سلێمانی.